چین و توێژەکانی قەزای چەمچەمە ڕای دەگەیەنێن ئەرکی حکوومەت هێرێمە خزمەتگوزاریەکان بە وڵاتیان دابین بکات و ڕاشی دەگەیەنێن لە ئێستادا وڵاتیانی هەرێم کە ڕوبەڕووی چەندین قەیران بوونەتەوە بۆ چارەسەرکردنی قەیرانەکان پێویستە بە شێوێکی مەدەنیانە داواکانیان ئاراستەی دەسەڵات بکەن. داواکاریمان لە خەڵکی کوردستان ئەوەیەکەوە ئێمە ناڵێن ڕێپێوان مەکەن، ناڵێن مزاهرە مەکەن، ناڵێن خۆپێشاندان مەکەن، بەڵکو لەگەڵ تەواوی داواکاریەکانی خەڵکی کوردستانین، بەڵام بە شێوازێکی شارستانیانە، بە شێوازێکی دیموکراتیانە، بە شێوازێکی مەدەنیانە. بەڕاستی هەڵکوتانە سەردام و دەستگا و ڕێکخراوە حکوومیەکان یاخود بارەگا حزبیەکان ئەمە بەڕاستی کارێکی ناشایستەیە و لە زەرەری هەمووانە. و داواکارین لە خەڵکیش ئەگە مزارەکەن بە شێوەیەک بیکەن کە هیچ نەسەر بارەگا حکوومیەکان و سوتاندنی بارەگاکان شتێکی باش نییە و ئەوە هیچ باش نییە کە ئەم خەڵکە ئاواکار لەگەڵ میلەتە. بەڕاستی حکوومەتیش گوێ بە خەڵک نادات. ومن هیوادارم حکوومەت بە زووترین کات بێتە سەرخەت و جوابی ئەم میلەتە فەقیر و داما و هەژارە بداتەوە و دەربارەی ئەم مزارەش کە ئەکرێ وەکو ئەم خەڵکەی کە هەڵەکوتنە سەردام و دەستگاکانی حکوومەت ئەمە شتێکی زۆر شیاو نییە، یعنی بۆ ئەو کارە. داوای مافە سەرەتایەکانی خۆمان هیچ نەبێکەوە پێمان ڕەوا ببینرێ، بەڵام بە شێوازێکی ئارامی شێوازێکەوە ئەمن و ئاسایشی وڵاتێک نەچێت دام و دەستگا حکوومەتەکان کەەوە خزمەتی ئێمەی میلەت ئەکەن تێکیان نەدەین، بۆیە بە شێوازێکی هێمنانە و لە سەرخۆیانە مافی خۆمانە کە داوای مافی خۆمان بکەین هەر لە پێشمەرگەکانەوە کەوا لە سەنگەری بەرگریان هەم لە هەموو موەزەف و کارمەندە بەڕێزەکانەوە کەوا شەو ڕۆژان خستووە سەرێک بۆ خزمەتی ئەم وڵاتە. هەڵکوتانە سەر دام و دەستگاکانی حکوومەت، هەڵکوتانە سەر دام و دەستگاکانی کەرتی تایبەت، هەمە هەڵکوتانە سەر هەموو ئەو دام و دەستگایانی کە پەیوەندیان بە ژیانی گشتی و کە مڵکی گشتی لەم وڵاتەدا کارێکی خراپەوە پێویستە خۆپیشاندەران ئەوە بزانن هەموو ئەم دام و دەستگایانی کە لەم وڵاتەدا هەن و هەموو ئەم موەسساتانی کە خزمەتگوزاریان پێشکەش بەم وڵاتە کردو لەسەر ئەم خاکە دروستکراون بە بودجە و بە پارەی ئەم خەڵکە دروستکراون و هەر زیانێکیان پێ بگات بێگومان بە پارەی ئەم خەڵکە جارێکی تر دروست دەکرێنەوە. لێپرساوانی لیژنەی ئەمنی چەمچەماڵی شڕای دەگەیەنن ئەو هێزەی پێشمەرگەکە لە چەمچەماڵ جێژی کراون خەڵکی ناوچەکەن و ئەرکیشیان پاراستنی قەزاکەیە. هەر پێشنیارێک سەرنجێک ئەگەر بە باشی دەزانن بێن لەگەڵ لیژنەی ئەمنی، لەگەڵ قایمقامێت، لەگەڵ فەرمانگە پەیوەندیدارەکان، فەرمانگەی ئاو، فەرمانگەی کارەبا، هەر فەرمانگەیەک کە ئەمان داواکاریان لەسەری هەیە، هەر ناحەیەک داواکاریان لەسەری هەیە بۆ ئەوەی کە بۆ مەسەلە خزمەت گوزاریەکان من لە خزمەتیان داین وەکو ئیداراتی شار لە خزمەت هەموو خەڵکی سنووری چەمچەماڵین و سەبارەت بەوەی کە خۆشبەختانە تا ئێستا کە لە سنووری چەمچەماڵ هیچ کێشەیەک ڕووی نەداوە، ئەومە سەروەری بۆ خەڵکی چەمچەماڵ پێش ئەوەی بۆ ئیدارات بێ، پێش ئەوەی بۆ لیژنەی ئەمنی بێت و قسەیەک هەیە لەسەر ئەم هێزی هاتو ئەم هێزەیە هەمووی خەڵکی چەمچەماڵن، کادیر و فەرماندەی و سنوورن، پێشمەرگە و ڕۆڵەی ئەم شارن، هیچ هێزێکی لە دەرەوە نەهێنراون. ئەم هێزەیەمە هاوردمانتە ناو شاری چەمچەماڵەوە، هێزی چەمچەماڵە هین هیچ شوێنیکە نییە، هێزی دەوروبەری خۆمانە، مەسئولەکانمان، پێشمەرگەکانمان هەموویان خەڵکی چەمچەماڵن. ئێمە بۆ پاراستنی ژیانی خەڵکی چەمچەماڵ هێزەکەمان هاوردوتێرە، نە بۆ هاوردمانە کەس بکوژین، نە بۆ هاوردمانە کەس بگرین، ئەزیەت دەین خەڵکی بێ تاوان، بەڵام هەر کەسێکیش کە بزانین بەڕاستی دێتە سەر دایرەکانمان و زەربە لە دایرەکانماندا و دایرە ستوێنێ و مەقەڕە ستوێنێ و ئەم شوێنانە ستوێنە بەڕاستیەکەی ئێمە ئەو خەڵکانە هەنێ لەو خەڵکانە هەنێکی خەڵکی دڵسۆزە دێت داوای حەقی خۆیەکات، بەڵام لە ناو خەڵکە دڵسۆزەکانە خەڵکی ئاژاوە چیەکەوێتە ناویان. ئێمە داوامان وایە مزاهرەتچیەکان بەرنامەیەکی ڕێکوپێکدانن، خۆمان هاوکاریانەکەین، خۆمان یارمەتیان نەدەین، چیان ئەوێ لە گەران نایکەین، بەڵام خەڵکی ئاژاوە چینێن ناوخۆیانەوە. قەزای چەمچەماڵ پێگەیەکی استراتیژی هەیە لە ناوچەکە و دەکەوێتە سەر هێڵی کەرکووک سلێمانی و بە بۆچوونی شارەزایانی بواری سەربازی پێویستە ئەمنیەتی ئەم ناوچەیە پارێزراو بێت و هاوڵاتیانش بە شێوەیەکی هێمنانە داواکاریەکانیان ئاراستەی حکوومەتی هەرێم بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.